ئێستا زانیاریکی نوێ هەیە لە بەردەستی منە کە محەممەد عەبدوڕەحمان پامێری کورسان نیوز بۆی ناردوین باسی ئەوە کە لە زاری سەرچاوێکی تایبەت بە کورسان نیوزەوە باسیەوە کاڵێ تا ئێستا دووەم کۆبوونەوەی وەفدی حکوومەتی یاریمی کوردستان لەگەڵ نووسینگی تایبەتی محەممەد شیع سوودانی کەوا بڕیار بوو لە کاتژمێر 11 بۆ 12 ئەمڕۆ ئەنجام درێت واتە بەر لەو کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیران کەوا بڕیار ئەمڕۆ کاتژمێر 1 بەڕێوە بچێت بەڵام ئەو کۆبوونەوەی ئەنجام نەدراوە و دیاریش نییە ئەنجام دەدرێت یاخودنا و ئەوەی کە هەیە باسی ئەو شەکاڵێ تا ئێستا ڕوونێ وەفتەکە لە بەغداد دەمێننەوە یاخودنا کۆبوونەوەی دیکە دەکەن یاخودنا ئەمەی کە هەیە تا ئێستا ئەم بابەتانەیە وەفتەکانی تر کۆنابنەوە ئەوەی کە تا ئێستا هەیە وەفتەکان کۆنابنەوە و هیچ زانیاریکیش نییە لەوەی کە ئەو وەفتەی کە چۆتە بەغداد وەفدی حکوومەتی یاریمی کوردستان چۆتە بەغداد بۆ چارەسەرکردنی کێشەکان دەمێنێتەوە یاخودنا ئەوەی کە تا ئێستا هەیە هیچ ڕێکەوتنێک نییە هیچ هەواڵێک نییە لەسەر موچە و هیچ زانیارێکی تەواو نییە بڵێن حکوومەتی یاریمی کوردستان و بەغداد ڕێکەوتون بەڵام ئەوەی کە تا ئێستا هەر ئەوەندەیە حتمما پامنێرانی ئێمە لە بەغداد زۆر بەوردی زۆر بە تێڕ و تەسەلی کار لەسەر بابەتەکە دەکەن و ئێمەش هەوڵ دەدەین ئەو زانیاریان تا پێ بدەین کە بۆ ئێوە گرنگی کە ڕاستە کە دروستە بەردەوام دەبین دەچینە تورکیا و پرۆسەی ئاشتی کە وا بڕیار بوو ئەمڕۆ کۆبوونەوەی وەفدی ئیمرالی لەگەڵ وەزیری دادی تورکیا بەڕێوە بچێت بەڵام دواخراوە و دەم پارتیش دەڵێت هەنگاوەکانی پرۆسەی ئاشتی قۆناغی نوێی بڕیوە و بڕیار بوو ئەمڕۆ وەفدی ئیمرالی دەم پارتی لەگەڵ یڵماز تۆنج وەزیری دادی تورکیا کۆبێتەوە بەڵام سەرچاوێک لە نووسینگەی دەم پارتی باکوور سات نیوزی ڕاگەیاندوو بۆی چڕی خشتەی کۆبوونەوەکانەوە کۆبوونەوە لەگەڵ وەزیری دادی تورکیا بۆ کاتێکی دیکە دواخرا و دواتریش ڕایگەشتی لە وادەی کۆبوونەوەکە ئاگادار دەکەنەوە و دوێنێش وەفدی دەم پارتی لانقەرە لەگەڵ ڕەجەب تایب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا کۆبوونەتەوە بۆ تاوتوێکردنی قۆناغەکانی پرۆسەی ئاشتی و دواتر دەم پارتی لە ڕاگەیەنراوێکدا بڵاوی کردێتەوە ئامانجی کۆبوونەوەکە خستنە ڕووی و سەرنج و پێشنیازانە بووە کە بۆ قۆناغی نوێی پرۆسەی ئاشتی پێویست بوو و هەردوو لاش پێداگر بوون لەسەر درێژە پێدان با پرۆسەی ئاشتی لە تورکیا و باکووری کوردستان و پێشتریش نووسینگەی یاسایی سەدەڕای گەیاندووە محەممەد ئۆجەلان و مەزلوم دینج پارێزەری ئۆجەلان لا ئیمرالی چاویان بە عەبدوڵڵا ئۆجەلان کەوتەوە بەشێکی دیکەش لە کەسوکاری زیندانیانی ئیمرالی دیداریان لەگەڵ زیندانەکان ئەنجامداوە. سەرۆکی ماپە دەڵێت دەبێت هەموو لایەنەکان یارمەتی دەربن بۆ سەرخستنی پرۆسەی ئاشتی و تێکدانی پرۆسەکەش لە هیچ کەسێک قوبڵ ناکەین. دەوڵەت باخچەلی سەرۆکی پارتی نەتەوەپەرستی تورکیا ماپە لە پەرلەمانی تورکیا وتارێکی لەبارەی هەنگاوەکانی پرۆسەی ئاشتی لە تورکیا و باکووری کوردستان پێشکەش کرد و ڕای گەیاندووە هەوڵەکانی دەم پارتی بۆ پرۆسەی ئاشتی جێگێڕێسەوە هەموو حزب ئۆپۆزیسیۆنەکانیش دەبێت ئەو ڕێبازە بگرن و yarmەتی دەربن بۆ سەرخستنی پرۆسەی ئاشتی. Türk milletini temsil eden bir siyasi hareketiz. هەوڵەکانی دەمپارتی بۆ پرۆسەی ئاشتی جێگەی ڕێزە. پێویستە هەموو حزبە ئۆپۆزیسیۆنەکانیش ئەو ڕێگەیە بگرنە بەر و یارمەتی دەربن بۆ سەرخستنی پرۆسەی ئاشتی. پرۆسەکە هەنگاوی باشی بڕیەوە و پێویستە پشتیوانی زیاتری بکرێت. لە هیچ کەس و لایەنێکیشی قبوڵ ناکەین پرۆسەی ئاشتی لە تورکیا تێک بدات و بە ئاقارێکی خراپدا بیبات. لە چوارچێوەی هەنگاوە کردەیەکانی پرۆسەی ئاشتی لە تورکیا بڕیارە لا ڕۆژانی 2 و 12 ئەم مانگە ژمارەی گەریلای پەکەکە چەکەکانیان لە ناوبەرن ئەوەش وەکو نیشاندانی نیازپاکی پەکەکەیە بۆ جێبەجێکردنی پرۆسەی ئاشتی. دوای تێپەڕینی نزیکەی 2 مانگ بەسەر 12مین و کۆتا کۆنگرەی پارتی کرێکارانی کوردستان هەنگاوێکی تری کردداری و کاریگەر دەنێت بۆ بەرەو پێشبردننی پرۆسەی ئاشتی لە تورکیا و ژمارەیە گەریلای پەکەکە لە مەراسیمێکدا لە سنووری پارێزگای سلێمانی چەکەکانیان لەناوەبن. ئەوەش لە چوارچێوەی نیشاندانی نیازپاکی پەکەکەیە لە پرۆسەی ئاشتی. بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەی تورکیا تودەی بڕیارە لە ناوبردننی چەکی ئەو ژمارە گەریلایە لە نێوان ڕۆژانی 10 بۆ 12 تەمموز لە ڕێوڕسمێکدا لە سنووری پارێزگای سلێمانی بەڕێوە بچێت بەڵام تاوەکو ئێستا شوێنی ئەنجامدانی ئاشکرا نەکراوە. ڕۆژنامەکە ئاشکرای کردووە ژمارەیەک نوێنەر و گەریلای تری پەکەکە یاوەری ئەو گەریلایەنە دەکەن کە چەکەکانیان لەناوە بن. لەلایەنی تورکیاش ئیبراهیم کاڵن سەرۆکی دەستگای هەواڵگری تورکیا
لە نزیکەوە سەرپەرشتی ئەو پرۆسەیە دەکات و سەرجەم بەرەو پێشچوونەکانیش بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا دەگوازێتەوە کە لە دوورەوە چاودێری پرۆسەکە دەکات لەسەر ئاستی هەرێمی و نێودەوڵەتیش بانگێشتی ڕێکخراوانی مەدەنی و نووسەران و ڕۆشنبیرانی نزیک لە کورد و نوێنەرانی پارتی یەکسانی و دیموکراسی گەلان دەم پارتی بۆ ئەنجامدانی ئەو ڕێوڕەسمە بانکراون. ڕۆژنامە تورکیەکە لە زاری چەند سەرچاوەیەکی ئەمنیەوە ئاشکرای کردووە. پرۆسەی لە ناوبردننی چەکی ئەو ژمارە گەریلایە بە هەمانگی لایەنی ئەمنی تورکیا و عێراق و هەرێمی کوردستان بەڕێوەچێت. سەبارەت بە چۆنێتی لە ناوبردننی چەکی گەریلاکان ڕۆژنامەکە باسی لەوە کردووە. چەکی ئەو گەریلایەنە لەژێر سەرپەرشتی ڕاستەوخۆی سەرۆکی دەستگای هەواڵگری تورکیا لەلایەن ئەو وڵاتەوە تۆمار دەکرێت و بەوەش جارێکی تر ڕێگە نادرێت ئەو چەکانە بچێتە سنووری هیچ وڵاتێکەوە. بەپێی زانێرەکانی ڕۆژنامەکە کە لە چەند سەرچاوەیەکی ئەمنی باڵای تورکیاوە وەریگرتووە، سەرەڕایی لە ناوبردننی چەکی ئەو ژمارە گەریلایە تورکیا بەردەوامە بێت لە ڕوبەڕووبوونەوەی پەکەکە، بەڵام هاوتەریب لەگەڵ بەرەو پێشچوونی پرۆسەی ئاشتی و ڕوبەڕووبوونەوەکان کەمترە بنەوە. بە چەند قۆناغێک بنکە و بارەگاکانی پەکەکە چۆڵەکرێن. تورکیاش هەموو ڕێوشوێنێکی پێویستی گرتووەتە بەر بۆ مامەڵەکردن لەگەڵ هەر پێشاتێکی چاوەڕوان نەکرا و جێچەڵێک لە پرۆسەکەدا. هاوتەریب لەگەڵ زیادبوونی هەوڵەکانی پەکەکە بۆ بەرەو پێشبردننی پرۆسەی ئاشتی لە ناوخۆی تورکیا و بە دیاریکراوی لە ناو پەرلەمانی ئەو وڵاتەش دەمپارتی هەوڵەکانی چڕ کردوێتەوە بۆ بەیاساییکردنی پرۆسەی ئاشتی و لە ناوبردننی چەکی ئەو ژمارە گەریلایی پەکەکە بە هەنگاوێکی مێژویی و کاریگەر لە پرۆسەکەدا وەسف دەکات. ئەردۆغانیش پێداگرە لەسەر ئەوەی لە ناوبردننی چەکی پەکەکە پرۆسەی ئاشتی خێراترەکات و دەرگای نوێ بەڕووی تورکیا و گەلەکەیدا دەکاتەوە. بەشێک لە ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان تورکیا بەهۆی تۆپبارانەکانی و بەڕاستی نایڵە ئەهۆنی بەخۆی و بینە خۆت ئارامی بەخۆی و بینە بەڵامەوەی جێکی خۆشحاڵیە باسیەوە دەکرێت کە ناوچەی ئامێدی ماوەی چەند ڕۆژێکە ئارامێکی بەرچاوی بەخۆی و بینی ئەمە ڕێک تەواو پێچەوانی ناوچەکانی سۆرانەکە ئەوان پێچەوانن بەڕاستی ئارامیان بەخۆیانە بینی و بە بەردەوامی سوپای تورکیا بردومانی ناوچەکانی کردووە. دڵدار عارف پامنێریەمە لە ئامێدی ڕاستەوخۆ لەگەڵمانێ بووی کە زانیاریمان پێ بدات. دڵدار سڵاو لەبێ نیۆڕۆ باش دێمە لای تۆ قسەمان بۆ بکە جێکی خۆشحاڵیە کە باسیەوە کرێ و ناوچەی ئارامی بەخۆی و بینیوە و تۆپبارانەکانی تورکیا لەو ناوچێدا وەستاون. هۆکاری ئەم ئارامی بۆ چیە گەڕێتەوانێ؟ قسەمان بۆ بکە بزانین چی هەیە. بله دیارە پشتێک و ماوێ ڕابردوودا سنووری قەزا ئامێدیە بگشتی تایبەتی دەڤەرە بەرێگارێ و دەڤەرە نهێلێ یعنی بدژواری دەهاتنە بردومانکردن و زەرەرەکە ئێکجار زۆب دارستانە دەڤەرێک هەت و ئاقارێکی گەلێکی مەزن ئەمشین بێژین هاتە سۆتن تایبەتی ئەمشین بێژین دەڤەرە بەرێگارێ و دەڤەرە نهێلێ ڕەز و باغێن هاوڵاتیان ئەف دارستانە هەمی هاتە سۆتن و کاریگەریەکە مەزن سەر بەرهەمین چاندنێ لێ دەڤەرێ هاتەکردن لێ ماوەی چەند ڕۆژەکانە ئەف دەڤەرە ئارامی بخۆ دیت یا تۆ باران نەهاتێکردن بێ دەڤەرێ ینی ڕەوشە دەڤەرێ ئەمشین بێژین ئارامتر بووە ینی ئەف دەڤەرە بەریانەها ڕۆژانە ئەمشین بێژین دەهاتە تۆ بارانکردن و ئەمشین بێژی خەلکێک مەترسیاوێ چەندێ هەبوو و نەشیان نێزیکی وان جیهان بناوێ ئاگر وان جیهاکەتی لێنها داخوازیە خەلکی ئەوەک و پشتێک و یعنی خەلک هیڤینە ئەف پرۆسەیە ئاشتیە بسەر گریتن ئەڤەش بێ چەندێژی ڤەتگەریتن یعنی بەحەس لە هەیەک و چەکدانانە پەکێکی یعنی ڕەنگە ئێک ji cihên devera Amêdiyê ku çek bihête danam taybetî devera beregarê ji ber hindê yanî behs bê çendê dihête kirin piştî ku ev biryara hatiye dan ê diyo ve yanî ev rewşe beref aramiyê biçî ji ber hindê van çend rojan da rewşa devera Amêdiyê aram bû
بویە لێ یا گرنگ ئەوە کو خەلکی vê deverê cavarê dikin xelek vegerîte ser gundên xwe ku ev gundên çendîn sala xelek jê bêbeher bûye taybetî gundên devera berêgarê û gundên devera nihêlê yani ev hemî ew devereyan şêmî ew gundin ku çendîn sala xelek jê bêbeher bûy ku xelek neşêm çi qesta gundên xwe bikin et mavê 2 salên borî da taybetî yani ev gundên vê deverê taybetî gundê min jê spîndarê kevne min jê gêrgaşê ku dihan xaniyên hewlatan hatine peqandin û bordomankirin û rêjeyeka zûr ya daristanê hatiye sotin ji ber hindê cavarê هندێ دهێتەکەرم تایبەتی خەلکی وان گوندا کو دەبەرا بەرێگارێ 29 گوندان خووەتگریتی زیدەترژی 20 گوندان چولکرینە لەورا خەلک جاوارێ دکەتن ئەگەر ئەف پرۆسە ئاشتیە سەر بگریت بۆردۆمان نەبن شەڕ و ئالۆزی نەبن خەلکێک جارەکادی vەگەریتە سەر ماڵ و حالên خۆ vەگەرنە سەر گوندێن خۆ ji ber ku خەلک cawarê hindê dikin ha خەلکێک biçte ser gundên xwe yani xelkê vê deverê gelekî devera berêgarê taybetî devera nihêlê hemî bahrapetir wan senterê parêzgeha dihûkêt akincîne xelkek gelek حەز دکات vegerne ser gundên xwe xelek hez ket karê cûtiyarê biket xelk hez ket jiyana gundewariyê eprê vebe lewra cawarê hindê dihêtekirin taybetî xelkê vê de van gundan ku carekadî vegerne ser gund û warên xwe ji bo hindê jiyara gundewariyê dest pê bike lewra em şêmbêjîn mavê çend rojakan em şêmbêjîn nêzîkî heftiyekê bordoma ser vê deverê nehatiye kirin rewşa vê deverê heta nehat van roja da beref aramiyê diçtin belê دڵدار سوپاس بۆ زانیارەکانە دەستخۆش ماندوو نەبی ئەچینە کەرکک پازدەی تەمووزواتە پازدەی ئەم مانگە کۆتاوادێ بووی کە فۆرمی ئەلکترۆنی خۆراک نوێ بکرێتەوانێ بووی کە زانیار زیاتر بزانین کاروان محەممەد ڕاستە خۆ لەگەڵمانە بێ کاروان نیۆڕ باش دێمە لای تۆ قسەمان بۆ بکە بزانین چی هەیە سەبارەت بەم بابەت هەیە دیارە فۆرمی خۆراک پێشتر کە فۆرمێکی وەرەقی بوو یاخود لە وەرەقەیەک بووکە درایە خێزانەکان ئێستا گۆڕەوە بۆ کارتێک و هاوشێوەی کارتی نیشتیمانیەوە سیمکارتی تێدایە ئەم سیمکارتە تەواوی زانیاری خێزانەکان لە خۆگرێ کە لە سەرۆکی خێزان و ئەندامانی خێزانەکان و ساڵانە هەر خێزانێک بێوێت ئاڵۆگۆڕ بکات یاخود زیادکردن و مردنی تێدا هەبێت لە ڕێگەی ئەو فۆرمەوە لە ڕێگەی ئەو سیمکارتەوە ئەنجام بدرێت بە شێوی ئەلکترۆنی و ئێستا ئەم بەڵێن ئەم پرۆژە تازەی وەزارەتی بازرگانی چۆتە بواری جێبەجێکردنەوە کە نزیکەی دوو مانگە بێت لە کەرکک دەستی پێ کردووە وە مۆڵەت درابوو بە هەموو خێزانەکان کە بەرلەمانگێک با بڵێن ئەو پرۆژەیە یاخود ئەو پرۆسەیە ئەنجام بدەن بەڵام دیار بوو کە ژمارەیەکی زۆر لە خێزانەکان نەیانتوانی بوو بەشداری بکەن لەو فۆرمە خۆراکەیە بۆیە ماوەکەی درێژ کرایەوە تاکو 15 ئەم مانگەواتە تەنها چەند ڕۆژێک لە بەردەستی ئەو خێزانە ماوە کە تاکو ئێستا فۆرمی ئەلکترۆنیان ئەنجام نەداوە ئەمڕۆ 8 تەمووزەوە تا 15 تەمووز تەنها هەفتەیەکی دیکە ئەو وادێت کۆتایی دێتکەوە لەلایەن وەزارەتی بازرگانیەوە دیاری کراوە بۆی کە خێزانەکانی کەرکک و دەوروبەری سەرجەمیان فۆرمی ئەلکترۆنی خۆراک ئەنجام بدەن واتە بێت کار بە فۆرمە کۆنەکە نەکەن لە ئێستا بەدواوە لە دوای 15 تەمووزەوە وادەکە کۆتایی دێدووە فۆرمی ئەلکترۆنیەکە کە فۆرمێکی تازەیە چێتە بواری جێبەجێکردنەوە هەر بۆکو باسم کرد هەر گۆڕانکاریەکەش هەبێت لە ڕێگەی ئەلکترۆنیەوە لە ڕێگەی ئەو فۆرمەوە ئەنجامەدرێت پێویست ناکات هاوڵاتیان بچن فۆرم تازە بکەنەوە فۆرما بێ بە هەمیشەیی وەکو هەر بەڵگەنامێکی دیکەی هاوڵاتیان کەوا لە بەردەستیانایە وەکو کارتی نیشتیمانی و پێداویستەکانی دیکەی هاوڵاتیان بە هەمان شێوە ئەبێت بە فۆرمێکی هەمیشەیی و پێویستی خێزانەکانی کەرکک و عێراق بە شێوەیەکی گشتی کاروان هەر بژی سوپاس بۆ زانیاریەکانت وادەی وەرگرتنی گەنمی جوتیاران بەرەو کۆتایی دەڕواتوە جوتیارانش نیگەرانن لە ڕێژەیەکی کەنمی گەنم کە وەردەگیرێت وا بەڕێوەبەری بازرگانی هەرێمیش دەڵێت ئەمساڵ بەهۆی کەمی وەرگرتنی گەنم جوتیاران زەرمەند بوون جوتیارێک لە سایلۆی ڕاپەڕین باکوور سادنیوزی ڕاگەاندووە لە سنووری پشدەر و بتوێن 35 بۆ 40,000 تۆن گەنمیان هەیە و لەو ڕژ نزیکەی 20,000 تۆن وەردەگیرێتەوە ئەوەی کە دەمێنێتەوە زیانیان پێدەگەێنێت و نەوزاد کامیل بەڕێوەبەری گشتی بازرگانی هەرێمیش ڕایگەاندووە بۆ ئەمساڵ 400,000 تۆن گەنم وەردەگرن و تا ئێستاش زیاتر لە 316,000 تۆن گەنم لە جوتیاران وەرگیراوە و کەمی وەرگرتنی گەنمیش زیانی با جوتیاران گەیاندووە لە کاتێکدا ساڵی ڕابردوو 685,000 تۆن گەنم لە جوتیاران وەرگیرا ئەمساڵ بە حکمی وشکە ساڵیەوە کە بیتوێن و پشدەر پشکی شێریان بەرکەوت 35,000 بۆ 40,000 تانمان هەیە کۆی گشتی تقریبان 20
1,022,000 وەردەگیرێ 15 بۆ 16,000 تەن گەنم دەمێنێتەوە. حکوومەتی عراقیش دوو ڕووی هەیە ساڵان کە گەنم کەمە لە جیهاندا و ڕێژەی گەنم کەمە هەمووی وەردەگیرێت هەموو گەنمەکە لێ وەردەگیرێت کە ئەوەیە هەرێمی کوردستان بۆتە قوربانی بەشێکی کەم لێ وەردەگیرێ. تا ئێستا توان بڵم زیاتر لە 316,000 تەن گەنم وەرگیراوە چەند ڕۆژێکی ماوە هێشتا ئەوەی کە لە بەردەستمانایە ماوێ بێ ئەم ساڵ 400,000 تەن گەنم وەرگین دیارە 400,000 تەن گەنممان دابشکراوە بەسەر شارەکانی کوردستانە هەرێکیان بە بڕێکی جیاواز بۆ ئەوەی کە بە پێی نسبەی بەشدارینیان دۆنمەکانی چێنراویان دیارە ئەم پرۆسەیە بڕێکە بۆ ئێمە دیاریکراوە کەمە چونکە مەساڵی ڕابردوو 675,000 تەن گەنممان وەرگرت و جوتیارەکانمان گەرمێکی زیاتریشان هەیە و لە ناوەڕاست و خواردوی عێراق ئەو بڕە گەنمە کەمتر بە فری بوو یعنی خارج خطە داخل خڵقتیان وەرگرت بەس لە هەرێمی کوردستان بۆیان تهدید کردین بۆیە جوتیارەکانمان بەڕاستی تووشی زیان بوون لە وەرگرتنی گەنمەکان لە سایلۆدا ومێ دەکەن ساڵی ئایندە ئەم کێشەیە چارەسەر بکرێت و نەمێنێ. بەهۆی ئەو ڕۆژەبایی شەڕ ڕۆژێکە پارێزگای سلێمانی گرتوتەوە هەندێک لە فیدەرەکانی کارەبا زیانیان بەرکەوتووە. غالب محەممەد بەڕێوبەری کۆنتترۆل و گەیاندنی کارەبا لە سلێمانی باکوور ساتنیوزی ڕاگەاندووە لە هەندێک ناوچە خێرایی ڕەشەبا گەیشتۆتە 100 کیلۆمەتر و لە ماوەی کاتژمێرێکدا حتممە و بەهۆیەوە 25 فیدەری کارەبا کوژاونەتەوە و لە چەند وێزگەیەکیش کێشە دروست بووە و ئاوتیشی کێشەی زۆرینی فیدەرەکان چارەسەر کراون و لە ئێستاشدا تیمەکانی چاکسازی کارەبا سەرقاڵی چاکردنەوەی ئەو فیدەرانن کە تا ئێستا کێشەکانیان چارەسەر نەکراوە. ڕەشەباکە زۆر قایمە لە هەندێک جێگە گەشت و سرعەتی باکە گەشتوتە 100 کیلۆمەتر لە کاتژمێرێکە. شەوی ڕابردوو ئێمە زیاتر لە 90 فیدەرمان تووشی حاڵەتی کوژانەوە بوون بە ئەوەی کە باکە قایم بووە بەڵام خۆشببختانە هەرزوو تیمەکانی کۆنتترۆل لەگەڵ تیمەکانی چاکسازی گەڕەکەکان هاتنە سەر خەت و ئاگاداریان کردنەوە و کەوتنە سەر ئەوەی کە ئیشی تیا بکەن بۆی فیدەرەکان بگەڕێنەوە خۆشببختانە زۆربەی زۆری فیدەرەکان تا دەمەوبیان عیلاسکران چەند فیدەرێکمان مایەوە بۆ دەوری نیوەڕۆ ئەوانیش هەموو چارەسەر کران حاڵەتی کێشەمان لە ناو یەک دوو وێزگا هەبوو ئەوانیش هەر تیمی چاکسازی وێزگەکان هاتنە سەرخەت و زوو چارەسەریان کرد ئەم ڕۆژ بە هەمان شێوە شەو باکە هەر دیسان قایم بووە بەڵام عەدەدێکی کەمتر فیدەرمان شۆرتی کردووە بە دیاریکراوی تقریبا 6 فیدەرمان ئەمڕۆ شۆرتە دوێنێ 90 فیدەر بوو ئەمڕۆ 6 فیدەرە 6 فیدەرەکەشتا ئەم کاتێک قساکەین دوانیان معالەجە کراوە چواریان ماوەتەوە تیمەکانی چاکسازی گەڕەکەکان بە دوایەوەن و لە چارەسەرکردنان. هەنگاوەکان بۆ جێبەجێکردنی پرۆژەی تاکسیمیتەر لە سلێمانی بەردەوامە و بەڕێوەبەری گواستنەوەی سلێمانیش باکوور ساتنیوسی وتووە چاوەڕێین لۆگۆی تەکسی تەواو بێت و دواتر کۆمپانیاکان تەندەریان پێدەدرێت بۆ ئەوەی پرۆژەکە وەربگرن وتیشی ئەو پرۆژەیە سوودی بۆ سەرنشین و شۆفێری شێ چونکە سەرنشین بپی کیلۆمەتر پارە دەدات. چاوەڕێی لۆگۆی تەکسیەکەین بە تاواتی تەواو بێ و لە دوایەوە بدرێتە کۆمپانیاکان و ئەو کۆمپانیای جێبەجێکار چ کۆمپانیایەک بۆی دەرەچی ئیشی لەسەر بکە. بەنسبەت تەندەرەکە لە لای ئێمە نییە لە وەزارەت خۆیدا و چەند کۆمپانیایەکیش بەڵێ هاتوونەتە پێشەوە بۆی ئیشەکە بکەن لەگەڵ بۆیان دەرچوو لە دوای ئەوەتر دەسەکرێ بە کارکردن لەسەری گرنگیان پرۆژەیە لە بۆ هەم بۆ برا شۆفێرەکانیش و هەم بۆ سەرنشینەکانیش بۆ ئیسفادەکە بۆ هەردوو لە هەبێ مەسەلەن ئەو کاری کە تەکسیمیتەرەکە کە ئەڕوا بە کیلۆمەتر ئەڕوا ئەو کاتە سەرنشینەکە پاری کیلۆمەترەدا هەم سەرنشینەکە غەدری لێ ناکرێت و هەم برا شۆفێرەکەش غەدری لێ ناگرێت. سەرچاوی کەمنی کشانەوەی هێزەکانی هاوپەیمانی نێودوڵەتی لە بنکەی سەربازی عینەسەد ئاشکرا دەکات. سەرچاوەکە بە ئاژانسی سۆمەری نیوزی ڕاگەاندووە هێزەکانی هاوپەیمانی نێودوڵەتی لە بنکەی سەربازی عینەسەد لە ڕۆژاوی ئەنبار ئامادەکاری دەکەن بۆ کشانەوەی تەواوەتی لەو بنکەیە و سەرچاوەکە وتیشی کشانەوەکە لە چەند ڕۆژی داهاتوودا دەبێت بەڵام وردەکاری زیاتری نەخستۆتە ڕوو. بنکەی عینەسەد دەکەوێتە ناوچەی بەغداد لە پارێزگای ئەنبار و دووەم گەورەتی بنکەی ئاسمانیە لە عێراقدا.
بەدەر لە بابەتە جیهانیەکان دێنەوە هەرێمی کوردستان دەچینە هەولێری پایتەخت بە بەردەوامی و بە هەمیشەی لە وەرزە گەرمەکاندا و بە دیاریکراویش لە هاویندا کێشەی کەم ئاوی بۆ بەشێک لە گەڕەکەەکانی ئەو پارێزگای دروستە بێت و ئێستاش باس لەوە دەکرێت تا ئێستا کێشەی کەم ئاوی لە ژمارەیەکی زۆر لە گەڕەکەەکانی ئەو پارێزگای چارەسەر نەکراوە هاوڵاتیانی ئەوە نیگەرانن سەبارەت بە ئەم بابەتە با سێواکەنەوە داوایەواکەن کە کێشەکان بۆ چارەسەر بکرێت گەیلان سابر پامنێری ئەمە لە هەولی ڕاستەخۆ لەگەڵمانە بێ وی کە زانیاریمان پێ بدە با بزانین بووی کە کێشەکە تاکەی بەردەوام دەبێت هەوڵی چارەسەرکردنی دراوە و ئەو گەڕەکانی کە تووشی کێشەی کەم ئاوی بوون کام گەڕەکانن گەیلان سڵاو لەبێ نیۆڕۆ باش دێمە لای تۆ قسەمامە بکە بزانین کێشەی کەم ئاوی بە دیاریکراوی ئەم چەند ڕۆژە لە کێکەوە بەردەوامی هەیە ئەمە زانین کەمە باگراوندێکی و بەردەوامی ئەم کێشەیە ڕوو لە هاوڵاتیانی هەولێرەکە بەڵام ئێستا لەکێ و دەستی پێکردا و کێشەکە هەوڵدراوە کە چارەسەر بکرێت و ئەو گەڕەکانشی کە ڕوبەڕووی ئەم گرفتە بوونێتەوە کام گەڕەکانن فەرموو قسە بکە هێوی زۆرنی گەڕەکانی شاری هەولێر دووچاری کێشەی کەمی و یاخود نەبوونی ئاوی خاوێنیان هەیە ئەو گەڕەکانە بەتایبەت ینی گەڕەکانی دەرەوەی شەقامی 120 مەتری زیاتر جیرۆدەی نەبوونی ئاون جا نەبوونی یاخود کەمی ئاوی ماڵان لێرە زستان و هاوی نازانێت تەنانە زستانانی شەر گرفتی کەم ئاوی هەیە و بۆ دیاریکراوی لە وەرزی هاوینە بەردەوام ئەو گرفتە چەند بارە دەبێتەوە حکوومەتی شەر بەڵێن دەدات و ئیدی بەڵێنەکان تاوکو ئێستا ئەوکو خۆی ماوەتەوە لە گەڕەکی تۆبزاوی ئەحمەدیمە ئەو گەڕەکە لێرە ینی خەڵکەکەی قسەم لەگەڵ کردنەوە دەڵێن زیاتر لە 3 مانگە نزیکەی لە جژنی قوربان ڕەمەزانەوە تاوکو ئێستا ئاویان نهاتووە ئەو بە دەبە و بە تانچی دێنن مامۆستەوە دەبتەوە ئەو ئاوت ڕاتشە لێرە ینی ویکەینەوە ماندوو نەبی پێم بڵێ ئەوە لە چێ ئاوەتینەوە لەو معاملانە شەریکەی کۆنکریتی دێنم ئارێوەڵە چەندەی بێ ئاون دۆختان باس بکەن پاشی جێژنێوی ڕەمەزانیەوە ئەمە بێ ئاوی هەمان برێن دەهات دەستانێت دەهات و نەدەهات ئەوها دەماقەتان بەران دەبێ ئەلحانەکە گەرمایەکە کە ئەمە نایەتن ئەرێوە لەسەر هەموو کەمەچیش هذا جادەکانی لە سەقەت کردن تەماشای ئەلا تەماشای تەسویرەشی ئەو جادانە بکەن کاکە گوتمەوەندی هەرمە قەرێنن مار محەممەد دەکەێت ئەوەی بردەبی ینی بەڕاستی چێش ئاوتانە خزمگوزاریش تەماشاکە تەسویرکە کاکە خۆ بەراکەن وەچی مالی دەنگداریش دادێتن دەرکەوە دەکرێت دەگرێت سەوان بدەنی بەخوای لە پارتی لە یەشێتی لە هەمیان دێن یەک بە یەک باسی ئاوەکەم بۆ بکە لێرە ڕۆژانە چەند کات بە فیرۆ دەیتاوەکو تانچێکیەوە پڕ دەکەی دوو سەفەری دێنم دوو سەفەر سێ سەفەری دێنم دوو لە سێ سەفەری منە ئەوڕ سەفەرەکە بینایە سەفەری چەند ساعتی بەقورعان کارکەی بەقورعان ئەگە ئیشم نەبی بەشمەچ ئیشێ دەسم ئەوەی دەکەم ئاوێ دێنم بڵە ئەرێ بەخۆ ئەو ئیشمانە ئەو ئیشم کاری ئەو حکومەتەی مەیە ئەرێوەڵەکەم لە ئاسانکە ئەما مەستا جەنابەت ئەگەر قسەمان لۆکەی پێم بڵێ ینی لێرە بازەوە دەکەن زستانانیش کێش ئاوتانێ و چەند ساڵە جیرۆ دەبێ ئاوی بوونا وڵە زیاتر 2 ساڵ دەبیتن ئەو هایە بەس باشتر بوو کەچی ئێستا لە ڕەمەزانەوە ئەو هەی بەسەراتیە هۆکارەکەی نازانم بەڵام چارەسەرک هەیە پێویستە حکومەت مۆلیدەی بینیتن مۆلیدەی لۆ بیرەکان بینی ڕۆژی 2 سعات بداتە هەر کۆڵانەکی ئەو هەی لێنایە یا خۆت شارەوانی تەنکەرە خێرخوازیەکان بینی لەو بێموچەیە عالەم لۆ ئاو بکڕی هەر کۆڵانی هەفتە یەک جار بێت تەنچەکان پڕکە کێشەکە هەل دەبی و ئەو هەموو گاڵەگار و مشکلش پەیدا نابی لە بینی دراوسەکان ینی لەو بێموچەی ئاویش دەکڕن ئەکید ئاویش دەکڕن بە خۆم ساعت 5 بەیانی کڕیتم 5 بەیانی ئاوت کڕیەوە ئەرێ وەڵا ئاوشیرینی خەوەستاون چ بکەن مبارەکە ئیژنەکە مەجبوری یعنی ئاو بکڕی چارە نییە واد لێ دەکات چارت نییە پەنا بەیلۆ ئاو کڕین بەس باشترین چارە سەر لای من ئەوەیە مۆلیدەچی بینی ڕۆژی 2 سعات بەسە داژان قسە دەکەی باسی ئەوم بکە لە ماڵەوە تا چەند ناخۆشە پێداویستەکان دەتوان وەکو پێویست دابی بکەن جلوبەرگ بشۆن باسی کێشەکانی کەم ئاویمان بۆ بکە وڵی ئەمن هیچ نارم برێم چ یعنی بەخۆی ناخۆشی ژیان زەحمەتە وایە بەرا من داوا لە سەرۆکی حکومت دەکەم تەنان لە جێگرەکەشی دەکەم هەر بەهاتە تەمەشای مەکتەب سیاسی بکە جێگرەکەی کۆشتی سپی بکە هەر یەک چاو بێرەدا بخشێنتەوە چکە ڕێیەکە ڕاست دەگاتە ناو ئەوەکەمە گوندەکەیمە بە کورتی بابێ ئەگەر ئەوە چی من دەژی هەر بە جدی بابێ بژی چکۆ من ژیان نێ تێدامە ئەو کابرای حەمەلەیە پێشمەرگەی یەکێتی ئەو هەموو سارە
جێلەیە لە بۆ یەکێتی خزمەتی کردیا بابێ ئەگەر دەزانی سەرۆکی حکوومەت جێگرەکەی بابێ لۆمژی پامەکەتان دەگەینین بەسەر چاو پامەکەت بەسەر چاو ئەوە گیانمان ئەو ڕاستەوە خۆیت دەگێت بەسەر چاو هێوی ئەوە پامەی خۆی گەیاند باسی لە کێشەکانی خۆیان کرد کێشەی نەبوونی خزمەتگوزاری بە تایبەت بە دیاریکراوی کێشەی کامی ئاو لە گەڕەکە کە گەڕەشت بزای ئەحمەدیە و خۆیان دەڵێن زیاتر لە 3 مانگا بە هیچ زۆرێک ئاویان پێنەگەشت بووە بە ناچاری بە و نەبوونی موچە و دواکەوتنی موچەیە ناچارن ئاو بکردنی یاخو لە شوێنان وەکو ئەوە بە تەنکەر ئاو بهێنن. گەیلان سوپاس بۆ زانیاریەکانە دەستخۆش. ماوەی 6 ڕۆژە ئەگرەکەی دارستانەکانی پارێزگای لازقیە لە سووریا بەردەوامە بۆ هۆیەوە سەدان خێزان ماڵەکانیان بەجێشتووە. ئاژانسی ڕسمی سووریا سانە بڵاوی کردوتەوە تیمەکانی ئاگرکوژێنەوە بەردەوامن لە هەوڵەکانیان بۆ کۆنتڕۆلکردنی ئاگرەکە و هەوڵ دەدەن نەگاتە دارستانە سروشتیە گەورەکان. وەزیری فریاگوزاری و کارەساتە سروشتیەکانی سووریاش ڕەوشەکەی بە کارەساتبار و خەمناک وەسەف کردووە. و ئادەم عەبدوڵڵا مەولا ڕێکخەری نەتۆی گرتووەکان بۆ کاروباری مرۆیی لە سووریا و توێتی تیمەکانی ڕێکخراوەکە لە کەناراوەکانی سووریا بڵاوکراونەتەوە و ئاگرەکەش سەدان خێزانی ناچار کردووە کە ماڵەکانیان بەجێبێڵن و ڕوبەرێکی فراوانی زۆری کشتتوکاڵی یاخود زەوی کشتتوکاڵی و ژێرخانی زیندوش سوتاوە. و تیمی ئاگرکوژێنەوەی وڵاتانی تورکیا و ئوردن چوونەتە پاڵتیمی بەرگری شارستانی سووریا بۆ ئەوی بە زووترین کات ئاگرەکە کۆنتڕۆڵ بکرێت. لا پێکدادانێکدا لە باکووری کەرتی غەزە 5 سەربازی ئیسرائیلی کوژراون و 14 دیکەش بریندار بوون. میدیاکانی ئیسرائیل بڵاویان کردوتەوە سوپای ئیسرائیل لە بەیت حانون لە باکووری کەرتی غەزە ڕوبەڕووی هێرشێک بوونەوە کە بەهۆیەوە 5 سەرباز کوژراون و 14 دیکەش بریندار بوون. وەڕاشیان گەیاندۆ هێرشەکە لە بۆسەیەکدا بووە و بۆمبی چێنرا و هاون تەقێنراونەتەوە کە پێشتر بزوتنەوەی حەماس ئەو تەکتیکەی بەکارهێناوە. و وتەبێژی سەربازی کە تایبی قەسام کە باڵی سەربازی بزوتنەوەی حەماسە وتی ئەو ئۆپەراسیۆنە یاخود ئەو ئۆپەراسیۆنی بەیت حانون گورزێک بووە بۆ سوپای ئیسرائیل و ڕۆژانە بەو جۆرە گورزانە زیانیان گەیاندووە بە سوپای ئیسرائیل و زیاتریشی دەکەن. سەرۆکۆماری ئێران ڕای دەگەێنێت وڵاتەکەی ئامادەیە بۆ دانوستان لەگەڵ ئەمریکا بەڵام کێشەی نەبوونی متمانەیان هەیە. مەسعود پزیشکیان سەرۆکۆماری ئێران ڕای گەیاندووە هیچ ڕێگریەک نابینن لە دەستپێکردنەوەی دانوستانەکان لەگەڵ ئەمریکادا بەڵام هەردوو لە کێشەی بێمتمانەییان هەیە وتیشی لە کاتێکدا بڕیاری گەڕانەوە بۆ دانوستان بدەن چۆن دڵنیا بن کە ئیسرائیل ڕزامەندی ئەمریکای وەرنەگرتو بۆ چارەسەرێکی دیکە هێرشکردن یاخود بۆ ئەوەی کە جارێکی دیکە هێرش بکاتەوە سەر ئێران. وا پزیشکیان ئاشکراشی کردووە ئیسرائیل هەوڵی کوشتنی جاوا لە کاتی بۆردومانکردنی شوێنی کۆبوونەوەی لێپرسراوانی ئێراندا بەڵام سەرکەوتونە بۆ لە جێبەجێکردنی پلانەکەی و دەژڵێت بنیامین ناتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل زیاتر لە 30 ساڵ هەوڵ دەدات بەرنامە ئەتۆمیکی ئێران وا پیشان بدات کە شەڕەنگێزانێ ئەوە ژوای کردووە زۆربەی سەرۆکەکانی ئەمریکا بکەونە ژێر کاریگەری ناتانیاهۆ. وا لەلایەکی دیکەشەوە سعید ئۆحەدی ڕاوێژکاری سەرۆکۆماری ئێران ڕای گەیاندووە بۆ هێرشەکانی ئیسرائیل لە 1100 کەس لە وڵاتەکەی کوژراون. لە مانگی ڕابردوو جەنگی 12 ڕۆژەی نێوان ئیسرائیل و ئێران ڕۆیدا.
ئەمە وای کرد کە زیانێکی ئابووری و مادی زۆر بە هەردوو وڵات بگەێنێت هاتنە ئاگربەست ڕاگەنرا ئەمریکا نێوەندگیری کرد و ئێستا ئەوەی کە هەیە باسی ئەوە دەکرێت دانوستان بکرێت لەگەڵ ئێران و ئەمریکا دانوستان بکەن بەڵام کێشەی متمانە هەیە وەکو مەسعود پزیشکیان سەر و کۆماری وڵاتەش ئەڵێ ئێمە کێشەی متمانەمانێکێن ئەڵە جارێکی دیکە ئیسرائیل ئیزن لە ئەمریکا وەرناگرێت و دووبارە هێرش ناکاتەوە سەر ئێمە بووی کە دوایین زانیارێکا بزانین و دۆخی ناوخۆی ئێرانیش بزانین سامان سلەیمانی پایمنێری کورسان نیوز ڕاستەوخۆ لەگەڵمانە بێ لە تارانەوە زانیاریمان پێدا سامان سلااو لەبێ ئەم کاتت باش دێمە لای تۆ قسەمان بکە بە گشتی دۆخەکە چۆنە لە ناو خوی ئێراندا و مەتارەکان کراونەوە دۆخی ژیان ئاسایی بۆتەوە دواترێش چی زانیاریت لە سەبارەت بە دۆخەکە بە گشتی بۆمان باسکە هێوی سلااوت دەبێ ڕاستەکەی ئەوەیە کە زۆر جددی لە ناوخۆی ئێران هەیە بۆ ئەوەی کە بارودۆخەکە ئاسایی بکرێتەوە و بینیشمان کە شەوی تا ئاشورا ڕابەری باڵای کۆماری ئیسلامی ئێران لە ڕۆژڕسمەکە ئامادە بوو کە ئەمە مسجێکی توانە بڵێم دەرونی زۆر گەورە بوو بۆ ناو شقامی ئێرانی لە هەمان کاتدا هەموو فڕۆکەخانەکان تقریبان کراونەتەوە جگە لە فڕۆکەخانەی ئیسفهان نەبێت کە لەبەرەو زیانەی کە پێی گەیشت هێشتا نەخراوەتە حاڵەتی کارکردنەوە بەڵام هەموو فڕۆکەخانەکانی تری ئێران کراونەتەوە و بە شێوەیەکی سنووردار لە 5 بەیانیەوە تا 6 ئێوارە گەشتەکان بۆ ناوخۆ دەرەوەی وڵات جێبەجێ کرێ ئەمڕۆژ تەنانەت ڕاگەیەندراوە کە کۆمەڵێ کۆمپانیای ناوچەیی بۆ نمونە تورکیش ئێرلاین کە گەشتەکانی ڕاگردبووی دیسان گەشتەکانی خۆی بۆ فڕۆکەخانە جیاوازەکانی ئێران دەست پێ ئەکاتەوە بەڵام گەرمترین بابەت لە ئێستادا بەڕاستی بابەتی دانوستانەکانە بە پێی ئەو قسانەی کە ئەمڕۆ سەرۆکی ئەمریکا کردوێتی بەڵام وتەبێژی وەزارەتی دەرەوەی کۆماری ئیسلامی ئێران چەند دەقە پێش ئێستا ڕایگەیاندوو و توێتی شتێکی وا لە ئارادانیەوە لەلایەن ئێمە وەکو ئێران هیچ پێشنیارێ بۆ دانوستان نەکراوە ڕاستیەکەی ئەوەیە کە هەردوولا لە ئێستادا لە حاڵەتێکی ئەتوانە بڵێم شەڕێکی ڕێکلامی و دەرونیدا دژی یەکوە ڕاستە لە نێوەندگیری لایەن وڵاتە جیاوازەکانی ناوچەکەەوە هەیەوە تەنانەت ئەمڕۆ وەزیری دەرەوەی تورکیاش ڕایگەیاندووە و توێتی وڵاتەکەی دووجار مەسەجی ئەمریکاییەکان و مەسەجی واشنگتۆنی بە تاران گەیاندووە و توێتی هیواداری دانوستان دەست پێ بکە بازار تقریبان ئارامە سەرڕای ئەوەی کە هەفتەی ڕابردوو نرخی تمەن دابەزینی دووبارەی بەخۆیەوە بینی ئەوە لە دوێنەوەی دیسان تمەن تا ڕادەیە بەرز بووەتەوە کە ئەمەش ئەتوانی وەکو نیشانە و ئاماژەیەک ناوی بین بۆ بەشتربوون و هێوربوونەوەی وەزعەکە بەڵام ئەوەی لای بەرپرسانی ئێرانی و شەقامی ئێرانی و چاودێرانی ئێرانی ئەتوانم بڵێم زۆر گرنگی درێ ئەوەیە کە ئەڵێن ناکرێسی قەو متمانەمان هەبێ بە پەیامەکانی واشنگتۆن چونکە لە جاری پێشوشتا کاتێک کە باسی دانوستانیانە کرد هێرشی سەربازیان کرد و پێیان وایە لە جارشدا ئەگەری ئەوە هەیە بۆیە هەروە کە بە شێوەی فەرمیش ڕاگەیەندراوە هەموو دەستگا بەتایبەت سەربازیەکانی ئێران لە ئاستە جیاوازەکاندا لە ئامادەباشیدان چونکە پێیان وایە ئەگەری هەیە دیستان ئەم جارێش فریوێ لەلایەن ئەمریکاوە لە ئارادا بێ بەڵام ئەوە توانی پشتڕاستکەینەوە کە هەوڵێکی نێوەندگیری ناوچەیی بەڕاستی بە شێوەیەکی گەرمگوڕ لە ئارادا هەیە و چاوەڕوانیش هەیە کە بەرحاڵ هەردوولا لە کۆتاییە دابنیشتە سەر مێزی دانوستان و بابەتەکە یەکلایی بکەنەوە بەڵام ئەوەی هەیە لە ئێستادا لایەنی ئێرانی تام لەحزە نەتەنها و بابەتی پشتڕاست نەکردێتەوە بەڵکۆرە لەلایەن ئەمە ئەڵەت لەلایەن ئەمانەوەیش پێشتیارێ نەکراوە بزانین بەڕاستی داواکاریەکانی هەردوو لە ئاگاتێکە چونکە ئێران هێڵی سووری پیتانیۆنی یۆرانیۆمی لە ناو خاکی خۆی وەکو مەرجە داناوە ئەزانی لایەنی رووسیاش لە ڕۆژانی ڕابردوودا بەتایبەت بە دوێنەوە وەزیری دەرەوەی رووسیا باسی لەوە کەوتەوان ئامادەن ئەو یۆرانیۆمەی کە لە ئێران هەیە بیبەنە رووسیا و لەوێوە پێداویستیەکانی ئێران دابین کرد بەڵام لایەنی ئێرانی تا لەحزە بە هیچ شێوەی ئەمە قبوڵ نەکردەوە پێی وایە ئەمە بەپێی یاسا نێودەوڵەتەکانی یاسای ئەنجومەنی ئاسایی ئەنجومەنی یا ئەتوانە بڵێم ئاژانسی نێودەوڵەتی وزەی ئەتومە مافی یاسایی خۆیەتی کە یۆرانیۆم لە ناو خاکی خۆی بەرهەم بهێنێت بۆ ئامانجی پزیشکی و تەندروستی و ئەو بابەتانەی کە غیرە نظامی یا غیرە سەربازی لەلایەن ئەوانەوە بۆیە بەڕاستی چاوەڕوامی بزانین داواکاریەکانی لایەنی بەرامبەر ئایا بە شێوەیەک ئەبێ کە ئێران سەرڕایەوەی کە مافەکانی خۆی بەدەستێنێت بتوانێت دانوستانیش بکات چون بابەتی گەمارۆکانیش لە ئێستادا بابەتێکی زۆر گەرمەکە لایەنی ئێرانی زۆر تەرکیزی لەسەرەکە بەڵام لایەنی بەرامبەر یا ئەو قسانی دوناڵد ترامپ بە هیچ شێوەیە ئاماژەی بەوە نەکردووە بەڕاستی بڕیارە وردەکاریانە بە چ شێوەیە چارەسەر پێ بەڵام بەگشتی توانم بڵێن چاڕای ئەوەی کە خەڵک و بەرپرسانیش ئامادەباشییان تێدایەوە تا ڕادەیەکی دەتوانم بڵێن بە پێ و ژمارە زۆرەی کوژراوی سیڤیل و مەدەنی کە لە شەڕ 12 ڕۆژەکان لایەن ئیسرائیلەوە ڕوویدا تا ڕادەیە دڵڕاستیش هەیە بەڵام وەزەکە بەگشتی لە ئێستادا ئارامە. سامان هەر بژی سوپاس بۆ زانیاریەکان دەستخۆش.
دۆناڵد ترەمپ سەرۆکی ئەمریکا و بنیامین نەتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل لە کۆشکی سپی کۆبوونەتەوە ترامپ وتوێتی حەماس ئاگربەستی دەبێت و دەرفەتیشێ بۆ گەیشتن بە ڕێکەوتنی ئاشتی و ترامپ لە کۆبوونەوەکە داڕایی گەاندووە بزوتنەوەی حەماس ئاگربەستی لە غەزە دەبێت و دەرفەتیش لە بەردەمدا بۆ گەیشتن بە ڕێکەوتنی ئاشتی و لەبارەی گواستنەوەی فەڵەستینەکانیش لە کەرتی غەزەوتی وڵاتانی دراوسێ ئیسرائیل هەمانگی باش لەو بارەیەوە دەکەن و لەگەری چارەسەری دوو دەوڵەتیش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵام نازانم وەڵامی داوانێ بە یاخود بە نازانم وەڵامی داوەتەوانێ و ناتانیاهوژ توێتی ئەگەری بەدیهێنانی ئاشی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەیە لەگەڵ ئەمریکاش کار دەکەن بۆ دۆزینەوەی ئەو وڵاتانەی داهاتوویەکی باشتر بۆ فەڵەستینیەکان بنیادانێ وتیشی نزیکن لە گەیشتن بەڕێکەوتن لە کەرتی غەزە. پێم وانییە پێکدادانە سەربازیەکان کاریگەری لەسەر دانوستانەکان لەگەڵ حەماس هەبێت ئەوان دانەوێت چاوپێکەوتن بکەین و ئاگربەستیان دەوێت بۆیە کاریگەری دروست ناکات. وەزارەتی دەرەوەی ئەمریکا دەستەی تەحریر شامی لە لیستی تیرۆر دەرهێناوە لە یادداشتەکەدا کە لە ڕۆژی 23 حوزەیرانی ڕابردوو دەرچوو و ئیمزای مارکۆ ڕۆبیۆ وەزیری دەرەوەی ئەمریکای لەسەرا ئاماژە بۆ دەکات. بڕیارەکە با ڕاوێژ لەگەڵ داواکاری گشتی و وەزیری گەنجینەی ئەمریکا درراوە. ئەمە لە کاتێکدا هێشتا هیچ لێدوانێکی ڕسمی لەلایەن دەسەڵاتدارانی سووریا و وەزارەتی دەرەوەی ئەمریکا و نییە سەبارەت با بڕیارەکە و دەستەی تەحریر شام یاخود بەرەی نووسرا لە ساڵی 2012 با سەرۆکایەتی ئەحمەد شەرع لە سووریا دروست بووە و لە ناوەڕاستی ساڵی 2010 لەلایەن ئەمریکا و ئەنجومەنی یاساییشەوە خراوەتە ناو لیستی تیرۆرەوە و لە تشرینی دومی 2024ش ئەحمەد شەرع سەرۆکی سووریا دەستەی تەحریر شامی تێکەڵ با وەزارەتی بەرگری کردو بەڵام تا ئێستا دەستەکە با فەرمی هەڵنەوەشاوەتەوە وەکو هەوڵێکیش بۆ دەربازبوون لا قەیرانەکانی ئێستا ئەمریکا دەستی کردو باڵگرتنی سزاکانی سەردیمەشق و لە بەرامبەریشدا داوای پاراستنی پێکاتە ئاینی و وانەتەوەکان لێ دەکات. ئەمریکا دەستەی تەحریر شامی لە لیستی تیرۆر لابردۆکێک بوو لەو دەستانی کە لە لیستی تیرۆردا بوو و تەنانەت لە کاتی خۆیدا لە کات و سەردەمی خۆیدا ئەمریکا بڕێک پارەی زۆریشی بۆ دەستگیرکردنی سەرۆکی ئەو دەستەیە ڕاگەیاندبوو کە ئێستا ئەحمەد شەرع کە ئێستا سەرۆکی سووریا و کاتە سەرۆکی دەستەی تەحریر شام بوو. زانیار زیاتر لە دارابەرەکات پامێری کوردستان نیوز لە قامیشلۆ وەردەگرین کە لە بەشێکی دیکەی زانیارەکانیدا باسی ئەو مامۆ دەکات کە پێشێلکاری بەرامبەر بە هاوڵاتیانی ئەو ناوچێ دەکرێت. دارا سڵاو لێ بێم کاتت باش قسەمان بۆ بکە سەبارەت بەم بابەتانە. بله دم باش یعنی از شو دەستێکی پشتی 14 سالان بۆ ناوێ لیستەیە هەیەت تەحریر شام ئەو جەبهەت نووسە وەکە بۆت هاتە نافکردن شەر لیستەیە تەرۆرێ هاتە ڕاهشتن جە عالیە وەزارەتا دەربەیە ئەمریکایی ئەم گا پێش ئەمریکای وەکە بۆ دیار لەبە دخوازە إنه أحمد شرع هيدي قام بيش دبابة جبو بريفرنا سوريا يعني تبي بيه كيجو أمريكا نابي سر استاد ترويرا وقت أمزان بري چند مهان بري 8 مهان يعني حكسيجو أحمد شرع تسكر تبا يعني خلاتك هبو دياري هبو أمريكا يجو $1,000,000 بيجو أفكسايا مطلوب بو دهاتا خصنج أمريكا يقداكو بقرتنج عالية أمريكا وتبايا انتربولا ناف دولتي يعني از خوازم آماجه بویه که جب کم تبی روشتنا نابه لیسته سر لیسته هیئت تحریر شام روزانه کریاری خراب دینه کرن همو خاکا سوریای بر آوا سوریای نافکاتین علویان لجم دولزیان او فشارین ينقول سر كردان تينه كرن چل الشام چل حلب يعني تا استا او احمد شرع بابندي وان ريكفتين ينقول امريكاي تشكي بشارتي بن طاولة ده هي تا استا بابندي وان ريكفتنا نبويا جو قاربة سوريا بأواكي أولا وسقامجري بريفة ببا يعني تي واتيجو هتنا أحمد الشرع سرد سلاداريا سوريا بريكفتنا كتفاهمك ناف دولتي بو يعني بيشتي روخاندنا جيما أسد حشت مهاد وازا صالة 2024 أحمد الشرع بو سروك سوريا هاتنا وي حمو بريكفتنا كناف دولتي بو تاغور رجيما أسد بي روخاندن أو دست ببنا سوريا ببا يعني تخصن وكا خلق هرم جيم تايبد وكا روجاباي كردستاني وأحمد الشرع إيدي وكا سروك سوريا وتفقري بك حمو بكاتيان
نه پێکاتێکی سەر پێکاتێکی دن بگرە سنیان سەر عەلەویان و کوردان و دورزیان بگرە هەموو لایەبی وڵاتینە و سووریایش گەلەکە پێکهاتیان تێ لەما تێخواستن زۆر باشە شەرە بە ئاواکی هەبەش و نێزیک لە هەموو وان پێکهاتیان تێکلیە بوون ئێدی مافێ وان پێکهاتیان دە دەستوورا سووریای پێشەڕۆژدە بێ ئەجیب جێکردن. زۆر باشە دارا سوپاس بۆ زانیاریەکانتمان دوو نەبین. سەری کاژمێر هاوکارم ڕانکۆ لەگەڵتانە بێت و بابەتی گرنگتان بۆ باس دەکات لەگەڵ میوانەکانی کەمان بە قەزاکردنی قەرەچە پێکامە وای کردو ناڕزایەتی لای هاوڵاتیانی کورد دروست کرد لەبەری من لە چوارچێوی مادەی 140 دەبێت بەپی دەستور چارەسەر بکرێت بەڵام حکوومەتی عێراق تەحەکومی پێ دەکات. بابەتی دووەم ڕێکەوتنەکانی هەرێم و بەغداد بەکوێ دەگات بۆچی بەسەردێ ئەمانە تۆرەکانی ڕانکۆن گەشتی کاژمێر 12 کۆتایی پێ و بەهێن ڕۆژێکی باشتانە بێت خاتان.